ويلا ويا سلايا ويا خيايا ولا طبو وطني خو شرط كرايا ويلا خدای مولا ایرانه شەڕێک کە پەیوەندی بەوانەوە نییە بەڵام جەرجی ئەم دایکەی سووتاند مادام دلێ دایکا دەسۆتیۆیۆ وەی کۆرەوی خوشکاتە ئایا جڕستە لێرەدا وەی کۆرەوی خوشکاتە ئای خوشکاتە ببینی خوشکە تاقانەکەی شەهید ڕامین عادلە بەبینینی وێنەی براکەی بە کوڵ دەگریت خوشکاتە عەبدالە برا وەی خوشکاتە نەسانە ڕامین تەمەنی 25 ساڵ بوو باوکی پێشمەرگە بوو 3000 بریندار بووە 2 مام و خاڵێکی شەهیدن 3 براشی هەن هەمویان پێشمەرگەن چوومە سپیلکی چوومە قەلعەی بەتەنێ جادە قەپات بوو نەیاندا هێچ کەس بچتە ناو قەلعەی ئەمن لایەتێکم لە برا پێشمەرگەیەک وەرگر بەلایەتی وێ چووم خوداوەکی لە هەندێک شتم دیت یعنی ئێستا کاک بەختیار فلیمە لە پێش چاوم ئەمە نەم دەزانی بکەمەگری نەم دەزانی لێ بشیوا بوو لەوێ هەندی بە منیان گوتم نا وەڵڵی خۆت تەرمەکەت دیتەوە لەوێ تەرمەگەر لە پێشە منیان برد ڕامین پلەی سەربازی ئەفسەری پلە دووی فەرقەی حەوتی پیادەی دەڤەریەک بوو دەورەی پێشمەرگایەتی کرد تەواوی کرد 3 مانگ داوامی نەکرد چوو کولی عەسکەری کولی خۆی عەسکەری کرد لە پاش کولی عەسکەری خولی 29 لە فێرگەی ئەفسەرانی زاخۆ تەدریبی خۆی تەواو کرد بنەماڵەیەکی دۆستشین و لە سۆران دەژین بۆیە پرسەکەی خەڵکی سۆران و بادینانی لێ کۆ کردوتەوە لە 6 مزگەوتی ئەو دەڤەرە پرسەی شەهیدان بەڕێوە دەچێت 30 ماڵیش برینداریان بۆ هاتۆتەوە دەڤەرێکە هەر شەڕ و شۆڕێکە بەرۆکی کوردی گرتبێت خەڵکی ئەم ناوچەیە بە خوێن بازیان بۆ کوردستان داوە بەختیار قادر ڕوودا و سۆران